لە بوارەکانی دامەزراوی ئەوەیە کە ئینسان لە بواری هەڵسوکەوتە جوانەکان و خوڕەوشتە جوانەکان ئینسان دامەزراو بێت. پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق ئەمن بۆیە نێردراوم بۆیە هاتووم تاوەکو خوڕەوشتە جوانەکان تەواوکەم. یعنی کورتی هەڵدێنێ لەوەدا کورتی دەکاتەوە بۆ ئەوە هاتووم ئەخلاق و ڕەوشتە جوانەکان تەواوکەم. ئینسان دامەزراو بێ لەسەر خوڕەوشتە جوانەکان لەسەر هەڵسوکەوتە بەرزەکان بەڕێزان. مامۆستایەک بۆمان دەگەڕێتەوە دەڵێ گەنجێک دەناسم ئیشی دەکرد کاتێک کە دەهاتەوە هەموو ڕۆژێ پارەکەی لە بەردەمی باوکیدا دادەنا بۆ ئەوەی کە باوکی چەندی دەوێت لە پارەکەی هەڵبگرێت. هەموو ڕۆژێک کە دەهاتەوە پارەکەی دادەنا لە بەردەمی باوکی بۆ ئەوەی چەندی دەوێت باوکی لە پارەکەی هەڵبگرێت. سبحان الله دەفەرمێ ئەو گەنجەی هەموو ڕۆژێک کە دەهاتەوە بەو شێوازەیەی دەکرد. گوتیان بۆچی پارەکەی نادەیە دەستی بابت لە پێش باوکت دایدنی و نایدەیە دەستی بۆ خۆت؟ گوتی واللهی پێم عیبە پێم شەرمە دەستی من لە سەروی دەستی باوکمەوە بێت بۆیە پارەکە لە بەردەمی باوکم دادەنێم چونکە پێم عیبە دەستی من لەسەرەوە بێت دەستی باوکم لە ژێرەوە بێت و پارەکەم دەمە باوکم. ها بەڕێزان ئەوە چەند گرنگە ئینسان. ئەو مامۆستایە دەفەرمێ ئەو گەنجەیە بۆ ماوەی 20 ساڵ بەردەوام ئیشی دەکرد بەردەوام کە دەهاتەوە ئێواران پارەکەی لە بەردەمی باوکی دادەنا بۆ ئەوەی کە باوکی هەڵی بگرێت. سبحان الله دەفەرمێ ئەو باوکەیە زۆر دوعای بۆ ئەو کوڕە دەکرد دەیفەرمووی یا ڕەبی کوڕم قورئان فێر ببی و ببیە کەسێکی قورئان خوێن. بۆیە ئەو گەنجە دەفەرمێ ڕۆژێکیان ڕێی کەوتە لای مامۆستای مزگەوتەکە و قورئانی لەلای خوێن تاوەکو وای لێ هات قورئان فێر بوو وەردە وەردە چوو بۆ مەدرسە و شەهادەی بەدەست هێنا هەتا وەکو وای لێ هات دوای 20 ساڵ شەهادەی دکتۆرای لە تەفسیری قورئاندا بەدەست هێنا. ئەو ڕۆژەیە کە مقابلەی دکتۆرایەکەیان کرد کە دکتۆرایەکەی قبول کرا یەکسەر دەستی گرت بە گریان. گوتیان بۆچی دەگری؟ گوتی واللهی بۆ ئەو دوعای باوکم دەگریم کە 20 ساڵ پێش ئێستا دوعای بۆ دەکردم دەیگو کوڕم یا ڕەبی ببێ کەسێکی قورئان خوێن و فێری قورئان ببێ. دوای 20 ساڵ لە بەردەوامی و دامەزراوی لەسەر خوڕەوشتی جوان ئەو گەنجە بەڕێزە یەکێک لەوانەی کە بەدەستی هینا بریتی بوو لە شەهادەی دکتۆرە لە قورئان و لە تەفسیری قورئاندا بەڕێزان. ئەوە دامەزراویە لەسەر خوڕەوشت و هەڵسوکەوتی جوان بەڕێزان. ها گەنجی وا هەیە 2 ڕۆژ کار دەکات کەچی کە دێتەوە پارەکە لە گیرفانی خۆی دەنێت ماڵی چی و بابی چی و ڕێز و حرمەتی چی بەڵام ئەو فەرمووی پێم عیبە دەستی من لەسەرەوە بێت دەستی باوکم لە ژێرەوە بێت بۆیە پارەکە لە بەردەمی دادادەنێم. ها بەڕێزان ئەو دامەزراویە چەند گرنگە. گەنجی بەڕێز مسلمانی بەڕێز گوێ بگرە لەو بەڕاستی لەو خوڕەوشتە جوانە و لەو دامەزراویە واللهی خێر و بەرەکەت لە ژیانتدا پەیدا دەبێت. خۆی گەورە بمان گێڕێ لەو جۆرە کەسانە.